بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی پرۆگرامی باسی ڕۆژ. باسی ڕۆژی ئەمڕۆ تایبەتمان کردووە بە گفتوگۆکردن سەبارەت بە ئەگەرەکانی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە چاوەڕێ دەکرێت لە 30 ئەیلولی ئەم ساڵ ئەنجام بدرێت. کۆمەڵێک پرسیارمان هەن. ئەو هەوڵانە چەندە جددین؟ چ لایەنێک دەخوازێ پرۆسە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخات؟ هۆکارەکان چین؟ ئەجندای دەرەکی لە پشت ئەو هەوڵانە هەیە یاخودنا؟ بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان لەگەڵ ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردنە لە کاتی خۆی یاخود لەگەڵ ئەوەیە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ کاتێکی دیکە دوا بخرێ. بەڕێزانم سەبارەت بەم ژارە لەگەڵ بەڕێزان عەبدوڵڵا وەرتەی کارجێڕی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی وەروەها بەڕێز ئاری هەرسین ئەندامی پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین. سەرەتا بە خێرهاتنێکی گەرمتان دەکەم بۆ باسی ڕۆژ. بەڕێز عەبدوڵڵا وەرتی پێم باشە لە جەنابتانەوە دەست پێ بکەم. زۆر جار باس دەوە دەکرێت هەوڵ هەیە بۆ ئەوەی پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دوا بخرێ. ئەوەندەی کە ئێوە ئاگادارن زانیاریتان هەیە پێتان وایە هەوڵەکان جددین یاخود ئەمە گەمەیەکی سیاسیە؟ بەڵێ، سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان سوپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە بەڕاستی تەمەنی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی ساڵێک درێژ کراوەتەوە. حکوومەت بودجەی پێویستی خستۆتە بەردەست کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان بە مەبەستی ئەنجامدانی هەڵبژاردن لە سینۆ. هەموو قەوارە سیاسیەکان ئەوانەی کە بەشدارن لە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کاندیدەکانی خۆیان پێشکەش کردووە و ئامادەکاری تەواویان کردووە بۆ ئەوەی بستنە نێو ململانەی هەڵبژاردن لە سینۆوە. بەڕاستی هاوکات لەگەڵ ئەمەدا دەنگۆ و ورتەورت و چرپە چرپ لێرە و لەوێ دروست بووە لەسەرەوەی کە دەبێ هەڵبژاردن دوا بخرێ و کاتەکەی گونجاو نییە. و دەنگۆیە چییە؟ ئەو دەنگۆیە لە ڕاستیدا بە بڕوای من ئەمە هەمیشە هەر شتێکی گرنگ لە هەرێمی کوردستان دێتە ئاراوە. هەندێک لایەنی سیاسی بە جۆرێک لە جۆرەکان ئیتر دڵە ڕاوچێ و هەوڵی لەباربردنی پرۆسەکە ئەدەن بە شێوەیەکی تەندروست و ڕێکوپێک کە ئەنجام بدرێت. دیارە ئەمە ئامانجلەی بێئومێدکردنی خەڵکە، ناومێدکردنی جەماوەرە، چونکە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش بینیمان بەهۆی ساختەکاری و تەزویراتەوە تا ئێستا پەرلەمانی عێراقدا دانەمەزراوە و کۆبوونەوەی نەکردووە، حکوومەتی عێراقی پێک نەهێنراوە، جۆرێک لە فەراغی سیاسی فەراغی یاسایی باڵی بەسەر هەموو عێراقدا کێشاوە. لە حەقیقەتدا حیزبە سیاسیەکان دائیما هەوڵی یاری ئەدەن لە پێناو بەدەستهێنانی بەرژەوەندی بۆ خۆیان یاخۆت مسۆگەرکردنی ئیمتیازاتی حیزبی سیاسی بۆ خۆیان. بە بڕوای من ئەمە جۆرێکە لە یاری سیاسی گەمە و ململانەی هەڵبژاردن. ئەمەش خۆی بەڕاستی لە جێگای خۆی دانیە، مەترسێکی گەورەیە. هەندێک حیزبی سیاسی هەمیشە پرسە سیاسیەکان بۆ بەرژەوەندی حیزب بخۆزنەوە لە کاتێکدا جەماوەری خەڵکی کوردستان چاوەڕوانی ئەوەیە گۆڕانکاری بکرێت، چاوەڕوانی ئەوەیە حکوومەتێکی نوێ پێک بێ. ماوەی چەندین ساڵە لە ململانەیەکی قۆڵ و سەختی ئابووری سیاسی کۆمەڵایەتیدا دەژن، چاوەڕێی گۆڕانکاری هەم لە پەرلەمان و هەم لە حکوومەتیش. بەڵام قازانجێ و حیزبانە لە چیدا ئەگەر خەڵک بێئومێد بکەن لە کاتێکدا گەر ئامانجیان دواخستن نەبێ؟ کاک ئاری تۆ چۆنی دەخوێنیەوە؟ بەڕاستی هەوڵەکان جددین؟ هەندێک جار باز دەوە دەکرێت کە بەڕاستی هەوڵەکان جددین، هەندێک جاریش دەگوترێ نەخێر ئەمە بۆ هەندانی خەڵکە بۆ ئەوەی لە پرۆسی هەڵبژاردن بە جددی بەشداری بکەن. بەڵێ، خۆی لە ڕاستیە بە بۆچۆنی من ئەو کەم و کوڕانی کە لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان هەن بەشێکی وەکو بڵێن ئەو ژانەیە کە هەموو عێراقی گرتوۆتەوە. ینی ئێمەیەکێ لە مشکلەکانمان لە نەکبەتیەکانمان ئەوەیە کە بەشێکین لە وڵاتێک کە هیچ کات بڵێن پرۆسە سیاسیەکان بە کەناڵە سروشتەکانیان بە ڕێچکە سروشتەکانی خۆیان ئەتێ ناپەڕن. بەڵام لەسەر
لەوانێ من بۆ چوونم یەک تۆز لە مامۆسا لەوایە جیاواز بێ من پێم وایە کە ئەو لایەنانەی کە داوای دواخستنی هەڵبژاردنەکەن لەبەر ئەوەیە بۆی کات بەرنەوە ئەو کاتەش چۆن بەرنەوە بۆی ئەو زەرەرانی کە بە حسابی خۆیان یعنی لە هەڵبژاردنەکانی هی پەرلەمانی عێراقا لەم دوایە کردویانە ئەوە بێننەوە تایم اینجا بۆ ئەوە یعنی ئەگەر خۆت بەتەشی ئینسانێکی متابعی لە من باشترە زانی ئەگەر سەیری ئەو حسایە بکەی ڕێژەی بەشداربوانی دەنگدەران لە هەر حیزبێک لەگەڵ ژماری ئەو کورسیانی کە هێنایانە لە چاو هەڵبژاردنەکانی پێشوە کەمی کردووە اینجا بۆ تعویزکردنەوەی ئەوە بە بۆچوونی من ئەوانی کە داوای ئەکەن کە زۆر بە شەرمنیەوە داوای ئەکەن هەتاسە تەکلیفیان لە ئێمە نەکردووە بەڵام بە غێری مباشر بەش ئەو لایەنانە چێن بەڕاستی جێگای پرسیارە بۆ نمونە زۆر جار باس لە یەکێتی دەکرێت گوتە بێژەکەی قسەیەک دەکاتن بەرپرسێکی دیکەی یەکێتی قسەیەکی دیکە دەکات بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوە کامە لایەن هەوڵ دەدات هەڵبژاردن ئەزانی من بەزەوە ئەتوانم بڵێم ئەوەی کە هەوڵ نایەت یعنی با بڵێن لە هەمووی زیاتر بێمنەتە لەوەی کەسی ئەو پارتی ئەو ئێمەین ئەجینا لایەنەکانی تر هەر یەک بەنەوەیەک هەر یەک بەنەوەیەک ئەوە لەوانێ بزوتنەوەش بگرێتەوە بەڵام ئەو نوێنەری لێرە دانیشتۆ من نوێنەری هیچ حزبێکی تر نیم تەبعاً بەتاکید بەڵام من تەسەورەکەم کە هەر یەک لەوانە کات بەرێتەوە ئەجینا یەک پرسیاری زۆر بچووک و منطقیەتە پێشەوە تۆ لایەنێکی سیاسی بووبی بەم ڕۆژگارە لە هەوادار و ئەندام و خەڵکی کوردستانە گەیانە بێ کە ئەم حکوومەتە حکوومەتێکی فاشیلە حکوومەتێکە کابێ بە زووترین کات لە شوێنی خۆی لا ببرێت نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتێکی سەرکەوتو نییە ئێستا چۆن یەی دەپاڕی دۆڵی باتخوا سێ مانگی تر شەش مانگی تر ساڵێکی تر با دوو ساڵی تریش ینی حکوومەت بمێنێتەوە جا بۆ ئێمە یعنی ئەو پرسیارێکە کابێ لایەنگرانی ئەو حیزبان لە خوانی بکەن بەڵێ بەڕێزوەرتی تۆ ئاگاداری چلانێک هەوڵی جدی دەدات بۆ دواخستنی هەڵبژاردن بەر لە وەڵامەکەی جەنابەت لێرە پرسیارێک هەیە بۆچی ترس لە هەڵبژاردن بۆچی خەڵک حیزبە سیاسیەکان لە هەڵبژاردن ئەترس کاگاری دەڵێ ینی ئەوان پێیان وایە هەمان دەنگی ڕابردووی پێشووی خۆیان بەدەست نایەنەوە هەڵبژاردنی پەرلەمانی لە زۆربەی وڵاتانی دنیا ئەگەر متابعە بکەن دائیمە هەڵبژاردن کاتێک کە وڵات تووشی قەیرانێکی سیاسی یاخود ئابووری ئەبێ 2 ساڵ بەر لە وادەی خۆی هەڵبژاردن پێشەخەن ساڵێک پێشی ئەخەن چەند مانگێک پێشی ئەخەن لە زۆربەی دنیا ئێمە لە هەرێمی کوردستان ماوەی لە 2014ەوە دەیەها قەیران ڕووی لەم هەرێمی کوردستانە کردووە هەر لە پاشەکەوتی موچەوە بیگرە لە دانەمەزراندنی دەرچوانی زانکۆپەی مانگاکان لە قەیرانی سوتەمەنی لە نەبوونی پارە لە کێشە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان لە پەکخستنی پەککەوتنی پەرلەمان لە پەککەوتنی حکوومەت هەموو ئەو شتانە ئێستا حکوومەتێکی با بڵێن حکوومەتێکی نیوە حکوومەتیمان هەیە لە هەرێمی کوردستان 5-6 حیزب بەشدار بوون تێیدا ئێستا 2 حیزب ئەم حکوومەتە بەڕێوە دەبن پارتی و یەکێتی لە کاتێکدا ئەبوایە زۆر زوو بڕیاری ئەنجامدانی هەڵبژاردن بدرا بووایە بەڵام ئێستا ئەمە پرسیارێکە بەڕاستی زۆر لە جێی خۆیەتی بۆچی ترس لە هەڵبژاردن ئەوان باس لە ترس ناکەن ینی ئەوەندەی کە بەشێک لە ئەندامانی حەزبەکانی ناڕازی بە ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە سینۆدا بازدەوە دەکەن تۆماری دەنگدان پاک نەکراوەتەوە بازدەوە دەکەن کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان باشترە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت ینی پرسیارەکەی من لێرەدا دقیق ئەوەیە بەڕاست ئەو هۆکارانە جدین بۆ ئەوی پرۆسی هەڵبژاردن لە کوردستان دوا بخرێت یاخود ئامان جدیکەی لە پشتە خۆی ئێمە وەکو بزوتنەوە ڕامانگەیاندووە کە بە هیچ شێوەیەک لەگەڵ دواخستنی ئەنجامدانی هەڵبژاردن نین پێمان وایە دەبێت هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێ و یەکگرتوش هەر بە هەمان شێوە ڕایگەیاندووە ئێمە هاوپەیمانیەتیشی سیاسیمان پێکێناوە بەناوی هاوپەیمانیەتی بەرەو ئیسلاح بەڵام جددی بن ئەم هەنگاوانە بۆ دواخستنی هەڵبژاردن یاخود جددی نەبن گەر تۆ لە ماوەی ئەمە ئەبێتە 5 ساڵ هەڵبژاردن دەکرێت خۆی ساڵێک دواکراوە تەمەنی پەرلەمان ئەم سینۆ ئەکا 5 ساڵ
ئەگەر بە 5 ساڵ تۆ ئامادە نەبووبی بۆ هەڵبژاردن نەتوانی خۆت ئامادەکەی بۆ هەڵبژاردن بە 2 مانگی تر و 3 مانگی تریش پێم وانێ بتانی ئامادەسازی تەواو بکەی بۆ ئەو پرۆسێ ئەمە لایەک لەلایەکی تریشەوە بڕاستی ئەسڵەن ئەم حیزبە دەسەڵاتدارانەی هەرێمی کوردستان نایەنەوێت تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە تەنها لە کاتی هەڵبژاردنەکان باز لە پاکردنەوەی تۆماری دەنگدەرانەکەن ئەم پاکردنەوەی تۆماری دەنگدەران پرۆسەیەکی ئالۆزە پەیوەستە بە چەند وەزارەتێکەوە لە هەرێمی کوردستان بە چەند موسسەیەکی دەوڵەتیەوە لە هەرێمی کوردستان ئەوە ئەبێ زۆر زووتر کار لەسەر پاکردنەوەی تۆماری دەنگدەران بکرێت لە ڕاستیدا ئەمە خۆی دروستکردنی تەمومژێک بەڵام ئەمە ما بە لایەنەکانی ناڕازی نادات کە بڵێن با پرۆسی هەڵبژاردن دوا بخرێت بۆ کاتێکی دی پرۆسی هەڵبژاردن ئەخر تۆ ساڵێکت دواخستووە بۆچی ئەم پرۆسەیە دواخی لە پێناو چی ئەو بڕووبیانوانەی کە ئەهێنرێتەوە بۆ دواخستنی هەڵبژاردن من پێم وایە لە شوێنی خۆی دانین ئەمە درێژە بەو نەعەدالەتیە ئەداکە لە هەرێمی کوردستان هەیە وەکو کاک ئاری ئاماژەی پێدا نەعەدالەتی لە هەرێمی کوردستان هەیە لە هەموو سێکتەرەکانی ژیانی کۆمەلگا زۆر باشە بەڕاستی ئەم نەعەدالەتیەش تەنها ئەکرێ لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان لە ڕێگەی هەڵبژاردنێکی پاک و نەزیه و بێگەردەوە جارێکی تر گۆڕانکاری لە سیستەمی حکومڕانی بکرێت لە هەرێمی کوردستان کاکاری ساڵێک پەرلەمان کاتەکەی دواخرا ئەگەر ساڵێکی دیکەش دوا بخرێت دامانە 2 ساڵی تریش دوا بخرێت چی ڕوودەدا والله هیچ ڕوونایە بەڵام لە حەزەیەکم هەبوو لەسەر ئەو نەعەدالەتی کە مامۆ ساڵێک لە کوردستان هەیە گریمان ئەمە ڕاستە هەی لە کوردستان بڵێن نەعەدالەتێکی زۆر هەیە جاگەروا بێکەواتە ئەو برادرانی سلێمانی مرتاحن بەوەی کە ئەم نەعەدالەتیە ساڵێک و 2 ساڵی تریش درێژە بکێشێ لەبەرێ گەر حەزیان لێبێ زوو کۆتایی پێبێ ئەبێ زیاتر حەزکەن کە بڵێن هەڵبژاردن بکرێ ئەو مەسەلەی تۆماری دەنگدەران ئەوانە هیچی بەڕاستی یانی کرۆکی مۆزوعەکانی کا کامەران لەبەرەوەی ئەگەر ملاحەزە بکەی یانی بگەڕێیتەوە سەر ئەرشیڤی ڕاگەیاندنەکان بەمەی خۆشتانەوە ملاحەزە ئەەکەیت کە لە دوای ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەوە ئەم قۆمقۆی با دوای بخەین و جاکەی چێکە خۆگەر سێمانی تر دوا بکەوێت دنیا خراپ نابێ و دەبا ساڵێکی تر بێ و بەس بە بۆچووری بەندە من جارێکتر ئێڵێمەوە ئەمە بەس عیلاقەی هەیە بەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان ئەوەی ئەنجامە سەر پرسیارەکەی جەنابە ئەوەی کەوت گریمان ساڵی تر دواکە و چی ڕوایە ئەوانەی کە حەزیان لێە هەڵبژاردنەکە دوا پێ گرە و لەسەر ئەوە ئەکەن کە شت ڕوایە شت ڕوانەکە چییە ئەوەیە کە بڵێن ڕێژەی دەنگەکانیان بەرزە بێتەوە کە من تەوەقوع ناکەم وابێ تەسیر لەسەر شەرعیەتی حکومڕانی لە کوردستان دەکات زۆر جار بازدەوە دەکرێت کە لە پێشوودا گرفتی زۆریان بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان دروست کرد باسییانەوە دەکرد کە شەرعیەتی نییە بە درێژ بوونەوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت ینی شەرعیەت دەکەوێتە ژێرگومانەوە وڵی جاوێ و پرسیارە لەو برادرانە بکەی کە حەزیان ینی ئامانجێکی لەم شێوەیە هەیە آخر یعنی سەیریکە بە بۆچوونی من ئەگەر تۆوت من حەزم لێ هەڵبژاردن دوا بکەوێت ینی وەکو ئەو نمونەی کە هێناتەوە ئەمانە ئەم برادرانە لە خەڵکی کوردستانیان گایانە بوو کە مشکلەی گەورە مەسعود بەرزانی و ئەو کورسیە کە ئەو لەسەری دانیشتووە مەسعود بەرزانی ئێستا لەسەر کورسیە نییە کوردستان بە شۆ گەیشت یعنی کوردستان بوو بە شامی شەریفێکی گەورە هەرچی مەشاکیلی ئابووری مەشاکیلی کۆمەڵایەتی مەشاکیلی سیاسی لە کوردستان حەل بوو ڕێژەی بژێوی ژیانی خەڵک ئایا پێگەی هەرێمی کوردستان بەهێز بوو یا بەهێزتر بوو یعنی ئەو پرسیارە نەبی ئینسان لە خۆی بکە بۆیە ئەمەی تریش کە جەناب بدەڵێ ئایا شەرعیەت حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لەبەری تەشکیلی حکوومەت لە کابینەی هەشتەما وەکو هەموو کابینەکانی تر بە ئیتیفاقی لایەنە سیاسەکان بووە مانەوەی ئەم حکوومەتەش هەتا ئەو کاتی کە لایەنە سیاسەکان بیانەوێت شەرعیەتی بێت کە شەرعیەت چیە تۆ یعنی ئێمە گەر دەکەس بین لە ژوورێکە هەردەمان متفق بین لەسەر شتێ معناش بۆی هەنگاوێ بنین هەنگاوەکە شەرعیەتی هەیە لەبەری هەمومان متفقین لەسەری بەڵام ئەم ئیتیفاقە ئەبێت ئەم برادرانە بە شێوەیەکی سەراحیت ینی بە سەریحی لەگەڵ ئێمە قسە بکەن ئەمەی کە خەڵک ڕاستپاردن و لەسەر فەیسبوک دەدوانێت لە داهاتوودا ئەو دەرفەتە دروست دەبی لایەنەکان لەگەڵ پارتی قسە بکەن بە تایبەت ئێستا یەکێتی لەگەڵ
گۆڕان لەگەڵ هاوپەیمانی کۆبۆتەوە ئەم ئێوارەیە. لەوانەیە ئەو هەنگاوە یەکێک بێ لەو مەبەستانی کە تۆ ئێڵیت بۆ ئەوە بێ کە یعنی بڵێن هەنگاوی یەکەم بێ بۆ هەنگاوی دووهەم و سێهەم ینی بۆی کە ئەو مەشاکلی کە لە بینی گۆڕان وێشێتی هەیە کە زۆر قوڵە لە ئێستاە بۆی ئەو بڕەوێنەوە ئەجا بە چەند قۆڵی و لەگەڵ پارتی و بە هەموو دابنیشن بۆی هەڵبژانەکە دوام بخرێ. بەڕێزوەرتی زۆر جار بازدەوە دەکرێت وڵاتانی هەرێمی بە ئاشکرا و نائاشکراش هەوڵ دەدەن پێگەی هەرێمی کوردستان لاوازکەر هەم لە کاتی 16 ئۆکتۆبر پرۆسی ڕفراندۆم هەم دواترش. پرسیاری من لێرەدا ئەوەیە پێشتر بازدەوە دەکرێت ئەمریکا هەوڵ دەدات پرۆسەکە دوا بخرێت پرۆسی هەڵبژاردن بەڵام ئەمریکا لەسەر زاری مەکۆر گوتی ئێمە پەیوەندیمان بە ئەنجامدانی پرۆسەکەەوە نییە لە چ کاتێکدا ئەنجام درێت. ئێستا بازدەوە دەکرێت وڵاتانی هەرێمی بە تایبەت ئێران دەیەوێ ئەو هەڵبژاردنە لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێ و شەرعیەت لە هەرێمی کوردستان ینی بکەوێتە ژێرگومانەوە. ئەمە هەتا چەند ڕاستە بەرژەوەندی ئێران هەیە لەوەی کە هەرێم لاواز بێ و تا بەغدا حکوومەتێک پێک دەهێنێ. خۆی وەڵامی و پرسیارەی جەنابەت دوو لقی هەیە. لقی یەکەم مەسلەی شەرعیەت بە بڕوای من موسساتی میری لە هەرێمی کوردستان زۆر دەمێکە شەرعیەتیان لە دەستداوە. گەورەترین موسسەی دەوڵەتی لە هەرێمی کوردستان کە سەرۆکایەتی هەرێم بوو سڕ کراوە، هیچ ئەساسێکی نەماوە لەم هەرێمەی ئێمەدا. ئەم حکوومەتە پێنج قۆڵیە نزیکەی زیاتر لە ساڵێکە شەلەل بووە. وەزیرێک چەند وەزارەتێک بەڕێوە دەبات مەلەلایەک لایەکی تر هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە پەرلەمان هیچ جۆرە لێپرسینەوە و هیچ جۆرە مەسئولیەتێکی لە سەرشان نییە. حکوومەت خۆی کارەکان ئەم کابینێ حکوومەتە و تەمەنی پەرلەمان پێ دوایە ینی من پێم وایە ئەمە لە ژێر پرسیاردایە و شەرعیەتی یاسایی و شەرعیەتی دەستوری نەماوە بە قەناعەتی من. ئەمە پرسیاریەک وەڵامی پرسیاریەکە. وەڵامی پرسیاری دومیش بەهۆی ئەوەی کە بەڕاستی هێزە دەسەڵاتدارەکان لە ماوەی 27 ساڵی ڕابردوودا نەیانتوانیوە دیوارێکی کۆنکریتی سیاسی ستراتیژی لە چواردەوری ئەم هەرێمی کوردستانە دروست بکەن. سەیرەکەی هەرێمی کوردستان بەردەوام وەک عێراق شوێنی ململانێ و ساختکردنەوەی کێشەکان بووە لە نێوان زلهێزەکانی ناوچەکە و جیهان. هەمیشە دێنە سەرخەت بۆ بچووکترین شتیش. ئەمە خۆی ئەمە بۆ ئەوە دەگەڕێتەوە بەڕاستی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان تۆکمەنین و هەنگاوی هاوبەش ناوێن و ئەوەندەی لە خەمی حیزبەکان و بەرژەوەندیەکانی حیزبیدان ئەوەندە لە خەمی بەرژەوەندیە میلی و نەتەوەیەکاندانین بۆی حاڵەتێکی زۆر ئاساییە دەوڵەتێکی هەرێمی یاخود ئیقلیمی یا جیهانی بێتە سەرخەت لە پێناو پاراستنی بەرژەوەندیەکانی خۆی. ئایا هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت یاخود دوا بخرێت. بەڕێزوەرتی تۆ دەستەڵات و ئۆپۆزیسیۆن بەیەکەوە ینی نا دەسەڵات جیاوازە و ئۆپۆزیسیۆنیش دیاوازە. حقیقەت دەسەڵات ئەوەیە کە ماوەی 27 ساڵە لەسەر هەڕەمی دەسەڵاتن. دەسەڵاتداریەتی ئەم هەرێمەیان لە ئەستۆیە لە ڕووی سیاسی و ئەمنی. باس لە حزبایەتی کرد کە گوتت زۆربەی حزبەکان بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان کار دەکەن. مەبەستن لە ئۆپۆزیسیۆن و دەستەڵاتە یاخود تەنیا دەستەڵات نا بەخۆی ئێستا بەرپرسیارەتی ئێستای هەرێمی کوردستان لە دەست حیزبە ئۆپۆزیسیۆنەکاندا نییە، لە دەست حیزبی دەسەڵاتدایە. حیزبی دەسەڵات ئێستا ئیدارەی ئەم هەرێمە ئەمانە ئۆپۆزیسیۆن نەبوون لە کابینی هەشتەمە. حیزبی دەسەڵات خۆی ئێستا بەرپرسە لەوەی بڕیار ئەدات ئاخۆ هەڵبژاردن بکرێ یا نەکرێ، ئاخۆ دوا بخرێ یا دوا نەخرێ، یا هەنگاوە سیاسیەکان چۆن دەبێت لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسی و کۆمەڵایەتیەوە. کەواتە دەسەڵات ئێستا بەرپرسی یەکەمەوە حیزبانەی لە دەسەڵاتن بە پلەی یەکەم پارتی وێچێتی. بۆیە ئەرکە هەرە قورسەکە لەو بوارانە ئەکەوێتە سەر ئەو دوو هێزە سیاسیە. زۆر باشە کاکە ئەری بۆچی ینی پارتی سوورە لەسەر ئەنجامدانی پرۆسی هەڵبژاردن لە کاتی خۆیدا؟ ینی هەردەم پارتی لە زۆربەی پرسەکاندا
پارتی ڕایەکی تایبەتی هەیە ینی لە زۆر پرسدا پارتی خاوەن ڕایەکی تایبەتە زۆربەی حزبەکان لە بەرەیەکی دیکە آخر بارتي صراط المستقيمة من حزكم يكشد يك ملاحظم هي لسقسة كاني براي برزم كاك حمام أوي كوتي يعني لإستايا بلين أم حكومته حزب كاني ده صلاة أيضا بري وجاري برسيار أوي بو شيء ده صلاة يعني شيء كابيني هشتم كدروز بو بينز لايني إما يشتين اجتماعي كردستان بزوت نوعي قران يقرتو لقل كومال أم بينز لايني بيك وحكومة من تشكيل كردوا والتقسيمي ده صلاة كان من كردوا بمشاورة هل لسروكاتي برلمان وحتى وزارة كان وأمشتانا حتى أو كاتيك أم برادرانه لناو حكومة عبون برپرسیارن لە هەموو چاچیەکی لە هەموو خراپێکی هەڵسوکەوتی ئەم حکوومەتە معقول نییە تۆ ئێستا 6 مانگ 3 مانگ 4 مانگ پێشەوەی هەڵبژاردننی عێراق بکرێت بۆ سڕێنەوەی یا پاکشتنی دەستی خۆ بۆی بڵێ خەڵکینە من شەریک نیم لەگەڵ ئەم حکوومەتە ئەم حکوومەتە حکوومەتێکی گەندەڵە ئەمە حکوومەتێکی باش نییە فرسەت قۆزیتەوە لە حکوومەت بکشیتەوە بمەبەستی ئەوەی کە ئەمە یارمەتی و بە لە هەڵبژاردنە دەنگی زیاتر بێنی چونکە ئەو ئیرهابی فکریە وای کردووە لە دەڤەری ئەو دیو دێگەڵە وای لە خەڵک گەیانەوە کە تۆ دژی پارتی بووی معنایە زۆر شۆڕژگەڕی معناوێ خواپەرستێکی باشی معناوەیە وەتەنیت معنایە ئەوەیە نیشتیمانیت معنایە کوڕی چاچیت ئێستا جارێکی تر ئەمە بەعکسەواکەن کەوایە ئەوان بە ئۆپۆزیسیۆن نازانی من بە ئۆپۆزیسیۆن نازانم ئۆپۆزیسیۆن تعریفەکەی زۆر ڕوون و ئاشکرایە ئەمانە 4-5 بانگ لەمە و پێش لە حکوومەت چونەتە دەرەوە ئێستا خۆیان بە ئۆپۆزیسیۆن نەزانن ئەمە یعنی ئەمە گاڵتە جارڕە بەڕاستی ئەمە یاریکردنە بە عەقڵیەتی دڵسافی خەڵکی کوردستان ئێستا جا سەیریکە دوای ئەم لوعبەیە دوای ئەوەی کە زانیان لە هەڵبژاردننی هی پەرلەمانی عێراقا ئەو دەنگانی کە خۆیان یانی زنیان هێناوە و دەنگدەرانیان لێیان تووڕن ئێستا بایان داوەتەوە ئێستایان یانەوێ بێن لە دەرگای پارتی بن و تەکلیفی لێ بکەن بڵێن کاکە بە ئەم هەڵبژاردنە دوا بکەوێت ئەم جارەشیان دیسان بە یەک مەبەستە بشکم دەنگەکانیان زیاب بکە ئەجینا یعنی زۆر بەداخەوە کاک کامەران خەڵکی کوردستان یعنی لە هەنێشتا زۆر بەداخەوە زاکرەی باش نییە یعنی ئەگەر جۆ لەو تافانە بگرێت کە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان چێشاوەتی 4-5 ساڵ لەو پێش ئەو کاتێک کە لەناو حکوومەت بوو چی ئەویست دوای ئەوەی کە مشکلە کەوتە بینی ئێمە بزوتنەوەی گۆڕان و ئەوەی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان ئەومانە دوای ئەوە چی ئەویست ئەم یاریکردنە بە عەقڵیەتی خەڵک یعنی بەڕاستی بە ڕۆژێک بێت خەڵکی کوردستان بەوە بە ئاگا بێت بەڵام ئەگەر بوو بەدەستێنانی دەنگی زیاتریش بیکاک ئاری چ گرنتی هەیە لە ماوەی ساڵێکدا بزوتنەوەی گۆڕان یان هاوپەیمانی یان یەکگرتویان کۆماڵ بتوانێت دەنگی زیاتر بێنێ ئەزانی خۆی ئەم ملاحەزەی جەناب زۆر لە شوێنی خۆیەتی ئینسان کاتێک فرسەدەیە بە خۆی کە لە ناو حکوومەتا بێت ئێستا بۆ نمونە ئەگەر پارتی حەز بکات ساڵی 2 ساڵی تر پەرلەمان دوا بکەوێ ئێمە حەقی خۆمانە بۆ لەبەری حکوومەت بەدەست ئێمەوەیە 50-50 یا بە شەراکەت لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان معنای ئەوەیە ئێمە ساڵی 2 ساڵی تر مەجال ئەین بە خۆمان کە ئیشی باش بۆ خەڵکەین بۆی خەڵک لە خۆمان ڕازیکەین و دەنگی زیاتر بێنین بەڵام لایەنێکی سیاسی کە لەناو حکوومەتانە ساڵێ 2 ساڵ یەک ڕێگەی بۆ مێنێتەوە ئەبێ مناڵی بێتاوان بنێرێتە سەر مقڕەکانی ئێمە جارێکی تر بەردبارانی مقڕەکان بکەن و بیان سووتێنن یا دابنیشە شەو ڕۆژ لە شاشەی تەلەڤیزیۆنەکەی و بڵێ ئەم حکوومەتە حکوومەتێکی گەندەڵە ئەم لەسەرەوە تا خوارەوەی حکوومەت زەربی سفر بکە هەموو چاچەکانی نەبینێ هەموو ئەو مشکلانەی کە لە دوای خیانەتەکەی 16 ئۆکتۆبر ساڵی 2017 هەتا ئێستا سەیری کێرفی سیاسی کە بەشێکی زۆری بە بۆچۆنی من ئەبێت تاریخ دەستخۆشی لە پارتی بکە بزانە لە عیلاقاتی خارجی لە مەسەلەی موچە لە ڕێخستنەوەی لای خۆمان ناو ماڵی خۆمان بزانە پشتی حکوومەتی هەرێمی کوردستان چەنەتیایە ئێ باشە ئەنجا هەموو سەرهینەکەی سەرنوختەکەی تۆ جاریشتر ئەمانە نیازیان هەیە ساڵێک 2 ساڵ یا 3 مانگ یا 4 مانگ ئەم هەڵبژاردنە دوا بکەوێ ئەیانەوێت
کە تۆ لە حکوومەتانەبی چ دەستکەوتێکە هەبێ بۆی بە خەڵکی بڵێ ئاها خەڵچینە من لەم 4 مانگای ئەوم کرد دەدەنگم دەری زۆر باشە بەڕێز عەبدوڵڵا پێ دوایە ئێمە بەرەو تەنگەژەیەکی دیکەی سیاسی هەنگاو دەنێن یاخود تەواوی حەزبەکان ڕەچاوی بەرژەوەندی گشتی دەکەن و ئیتر بەیەکەوە بڕیارێک دەدەن ئەمە دوا پرسیارە کاتم تەواو بەڵێ بە بڕوای من کۆی سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان ئەگەر تعبیرەکەم ناشیرن نەبیت بەڕاستی وەکو بڵێ گاڵتە ئامێزە ئێمە لە ماوەی ئەم هەموو ساڵی ڕابردوودا لە حەقیقەت نەمانتوانیوە تا ئێستا دەستورێک بۆ هەرێمی کوردستان بنیاد بنین کە بە پێی ئەو دەستورە کات و ڕێ و شوێنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری بکرێت مە لەلایەک لەلایەکی تریشەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان بە میزاجی ئەحزاب بە میزاجی ئەشخاص نەک بە پێی سیستەمێکی یاسایی سیاسی تۆکمە ئەم هەرێمە بەڕێوە ببردرێ بۆیە تۆ سەیرەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ قەیران زیاترە بێت لە سەرمان هەرێمەکەمان تووشی گرفت و ئاڵۆزی زۆر گەورەی سیاسی و یاسایی دەبێتەوە ئەمە لەگەر وەڵامی پرسیارەکەم بدەیتەوە برادەران دەڵێن کات نەماوە من قەناعەتم وایە حیزبە سیاسیەکان لە یەکەم ڕۆژی هەڵبژاردنەوە کە دەستنە ناو پەرلەمان کە لێشی دێنە دەرەوە کە دەچنە حکوومەت کە لێشی دێنە دەرەوە هەموو ئەم شتانە یاری سیاسیە هەموو ئەمە لە پێناو ئەوە نییە کە وڵاتێکی دەبێت ڕەچاوی بەرژەوەندی گشتی بکرێت لە ڕاستی ئێستا پۆستەکان بۆ بەغدا لە بینی پارتی و یەکێتی ئەمیان دەڵێ ئیستحقاقی منە و ئەویشیان دەڵێ ئیستحقاقی منە یان ئەمە پۆست بۆ چییە پۆست لە پێناو وڵاتە بۆ ئاوەدانی وڵاتە بۆ بنیادنانی وڵاتە لە ڕاستیدا ئەم هەڵبژاردن و پۆست و پۆستکاریەش بەڕاستی ئەمە خۆی گرفتێکی زۆر گەورەیە من پێم وایە تەنها ئیرادەی هاوڵاتیان دەتوانێت زاڵ بێ بەسەر ئەو گرفت زۆر باشە بەڕێز عەبدوڵڵاوەرتی کارژێڕی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان زۆر سوپاس دەکەین بەڕێز ئاری هەرسین ئەندامی پەرلەمانی کوردستان زۆر سوپاس دەکەین کە کاتی خۆتان بێ سوپاس بەڕێزانم سوپاس بۆ ئێوەش کە لە ماوەی ڕابردوو لەگەڵمان